ئەنجامی هەڵبژاردنی پارێزگای سلێمانی خۆی گشتی دەنگە ڕاستەقینەکان 966 بە پێی ئەنجامی کۆتایی هەڵبژاردنەکانی ئەنجومەنی پارێزگاکانی هەرێمی کوردستان هیچ لایەنێکی سیاسی لە پارێزگای سلێمانی نەیتوانیوە زۆرینەی ڕەهای دەنگەکان بەدەست بێنێت و لایەنە سیاسیەکانیش خوازیارن بە تەوافق دەسەڵاتەکانی ئەنجومەنی پارێزگاکان بەڕێوە ببرێت. پارێزگای سلێمانی خاوەنی 23 کورسی ئەنجومەنی پارێزگایە و هیچ کام لە قەوارە سیاسیەکان نەیانتوانیوە 17 کورسی بەدەست بێنن بۆی بە تەنها پارێزگاردا بنێن و ئەنجومەنەکە بەڕێوە بەرێت. یەکێتی نیشتیمانی کوردستان هەردووای ئاشکراکردنی ئەنجامەکان ئەوەی ڕاگەیان ئامادەی سازانن بۆ پاراستنی یەکریزی نیشتیمانی و لەو بارەیەوە شۆڕژ ئیسماعیل بەرپرسی دەستگای هەڵبژاردنی یەکێتی نیشتیمانی کوردستان لە لێدوانێکدا بۆ کورسات نیوزڕۆنی کردەوە قۆناغی دوای ڕاگەیاندنی ئەنجامەکان قۆناغی جێبەجێکردنی بەڵێنەکانە. یەکێتیەر لە سەرەتای پرۆسی هەڵبژاردنەکانەوە ڕایگەیاندووە کە مەبەستێتی قۆناغێکی نەدەست پێ بکە بەتایبەت لەگەڵ بزوتنەوەی گۆڕان. شۆڕژ ئیسماعیل و تووشەتی یەکێتی بەڵێنی داوە بۆ پاراستنی یەکریزی نیشتیمانی و کاریش دەکات بۆی لە یەکەم مانگاودا ئەم بەڵێنە ڕەنگ بداتەوە لەگەڵ هەموو لایەنەکان ڕێکەوتن هەبێ بۆی خزمەت بە خەڵکی کوردستان بکەین. هەرچەندە بزوتنەوەی گۆڕان ئەنجامی هەڵبژاردنەکە ڕەت دەکاتەوە بەڵام هەفتەی پێشووتر نەوشیروان مستەفا ڕێکخەری گشتیەوە بزوتنەوەیە دڵنیایی دابوو بە شاندێکی وەبەرهێنەران و سەرمایەدارانی سلێمانی لەبارەی پاراستنی ئارامی پارێزگای سلێمانیەوە. ئەو قوارە سیاسیانی دیکەش کە کورسیان لە هەڵبژاردنەکەدا بەدەستهێناوە ڕایخۆیان هەیە سەبارەت بە چۆنەتی بەڕێوەبردنی شاری سلێمانی و لەو بارەیەوە ئیسماعیل خوڕماڵی بەرپرسی ناوەندی هەڵبژاردنی یەکگرتووی ئیسلامی لە سلێمانی کە حیزبەکەی 2 کورسی لە هەڵبژاردنەکاندا بەدەستهێناوە لە لێدوانێکدا بە کورسات نویزی ڕاگەیان یەکگرتووی ئیسلامی بە پێویستی دەزانێت کە تەوافق لە نێوان لایەنە سیاسیەکان بکرێت بۆ بەڕێوەبردنی ئەنجومەنی پارێزگاکانی هەرێم. چاودێرانی سیاسی ژوای دەبینن کە ئەنجامی هەڵبژاردنەکان وای کردووە کە لایەنەکان نەتوانن بەبێ یەکدی پارێزگاکە بەڕێوەبەرن. لەو بارەیەوە سەردار قادر سەرۆکی بەشی زانست سەڕامیاریەکان لە زانکۆی سلێمانی بە کورسات نیوزی ڕاگەیان 2 ئاماژەی سەرەکی هەیە بۆ سازان. یەکەمیانەوەیە کە هیچ لایەنێک 50 زایدێکی بەدەست نەهێناوە. دووەمیانەوەیە کە دوو لایەنە سەرەکیەکە یەکێتی و گۆڕان پێویستیان بە سێ لایەنەکەی دیکە هەیە بۆی بتوانن پارێزگار دابنێن. سەردار قادر سەرۆکی بەشی زانست سەڕامیاریەکان لە زانکۆی سلێمانی وتیشی دۆخی سلێمانی وا دەخوازێت کە هەردوو لایەنە سەرەکیەکە یەکێتی و گۆڕان تەوافق بکەن تەنانەت دۆخەکە زۆر باخراپ بەسەر شاری سلێمانیدا دەشکێتەوە.